ینی ئەمە لە ڕووی ئەوەی کە زیان دەگەنێ بە کارمەندەکانی تاقیگە بەڵام بابینە سەر ئەوەش کە ئایا بارگرین دروست نابێت لەسەر گیرفانی نەخۆش و هاوڵاتی بەگشتی و لە ڕووی کوواڵێتیشەوە هیچ هەیە با بڵین چاودێری کوواڵێتی دەرمانەکان بکرێ ئەگەر بدرێتە دەستکەرتی تایبەت ئێمە کێشەیەکمانەیە لە کوردستان هەتاوکە ئێستا بیمەی تەندروستیمان نییە ئەگەر بێت و حکوومەت بتوانێت بیمەی تەندروستی بۆ هەموو تاکێکی ئەو وڵاتە بەردەسە بکات ئەو کاتە نەخۆش ئەگەر دارایەکەی کەم بێ دەتوانێت بچێتە ئەو تاقیگە ئەهلیانە بەڵام ئێمە خۆی لە خۆیدا بیمەی تەندروستیمان نییە وەموچێکی دیاریکرا و بەردەوامیشمان نیە کەواتە کارەساتە یەک ئەرێنی هەیە لەو پرۆسەیە ئەوەیە زۆر جاران تاقیەکانی حکومی کاتێک نەخۆش سەردانیان دەکات هەموو تێستێکیان نییە دووبارە ئەرکێک دەکرێتە سەرنەخۆش دەبێتە دوو بەشی ئیش بەشێک لە تاقیگە حکومیەکان بەشێک دووبار دەبی سەردانی تاقیگە ئەهلیەکان بکاتەوە بەڵام ئەمەش چارەسەر نییە تۆ چارەسەر نییە لە بەدیری ئەوە دەتوانیت دوو کەرتی جیاواز دروستکەی بە حکومی بە ئەهلی بە کاژمێری دیاریکرا و کاژمێر پێوەەر بێ لە هەموو وڵاتان سێ زۆرە ئیشمان هەیە پارت تایم فول تایم ئۆڤەرتایم پارت تایم ئەوەیە کە تاقیکار لە چل کاژمێر کەمتر کار بکات لە هەفتەیەک فول تایم ئەوەیە 40 ساعت ئۆڤەرتایم زیاتر لە 40 ساعت دەبێت بێنەوە سەر سیستەمی کاژمێری نۆک حکومی ئەهلی لە هەر شوێنێک سیستەمی کاژمێری دانرا ئەو کاتە هیچ کرێکارێک هیچ تاقیکارێک مافی نافەوتێ